سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. مەزعود بارزانی داواکاریەک ئاڕاستەی هێزەکانی پێشمەرگە دەکات و ڕای دەگەێنێت پێویستە هێزی پێشمەرگە ئامادەکاری زیاتر بکات و تەکتیکی جەنگی بگۆڕێت و لە دۆخی بەرگریکردنەوە بکرێتە هێرشبردن بۆ سزادان و لەناوبردنی تیرۆریستانی داعش. لە پەیامێکدا مەزعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاندووە با داخێکی زۆرەوە شەوی ڕابردوو لە ئەنجامی پەلاماری تیرۆریستانی داعش بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە لە قەرەسالم لە سنووری ناوچەی پردێ ژمارەیەک پێشمەرگە شەهید و بریندار بوون پرسە و سەرخۆشی خۆم ئاڕاستی خانەوادە و کە سوکاری شەهیدانی ئەو پەلامارە تیرۆریستیە دەکەم و خۆم بە هاوبەشی خەمیان دەزانم. جەختیش دەکاتەوە پێویستە تۆڵی خوێنی شەهیدەکانمان لە تیرۆریستان بکرێتەوە بەهۆی زۆربوونی جموجۆڵ و پەلامارەکانی تیرۆریستان لەم دواییانە. پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان ئامادەکاری زیاتر بکات و تەکتیکی جەنگی بگۆڕێت و لە دۆخی بەرگریکردنەوە بکرێتە هێرشبردن بۆ سزادان و لەناوبردنی تیرۆریستانی داعش. لە لایەکی دیکەوە باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەیامێکدا دوای پەلامارەکەی شەوی ڕابردووی قەرەسالم لە سنووری پارێزگای کەرکووک نووسیوێتی سەبارەت بەو جموجۆڵە ترسنۆکانی ئەم ماوەی تیرۆریستانی داعش لە سنوورەکانی ناوچە کێشە لەسەرەکانی کوردستان دڵنیاتان دەکەمەوە کە بێ وەڵام و گورزی پۆڵایەنی هێزی پێشمەرگە تێناپەڕێت. دەژڵێت بەندەر سڕەڕای هەموو ئەرکەکانی دیکە زۆر بەوردی و لە نزیکەوە چاودێری سەرجەم بەدواداچوون پلان و استراتیژی و شێوازی نوێی بەرەنگاری و گورزوەشاندن لە تیرۆریستان دەکەم. هاوسەرۆکی یەکێتی دەژڵێت هەر بۆیە کوردستانیان و دانیشتوانی ئەو ناوچانش دڵنیا دەکەینەوە لە نزیکترین کاتدا ئەم مەرامان پوچەڵ دەکرێنەوە و هێزی پێشمەرگەی کوردستانیش تۆڵەی دڵۆپ بە دڵۆپی خوێنی شەهیدەکانمان دەکەنەوە و پارێزەری سەر و ماڵی یەک بە یەکتان دەبین. سەردار یەکتاژ و تەبێژی ڕاگەاندنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ئەمەژە بە پەلامارەکانی داعش بۆ سەر هێزەکانی پێشمەرگە و خەڵکی سڤیلی باشووری کوردستان دەکاتەوە و ڕایدەگەێنێت ئەگەر ڕێگەمان بدرێت ئەوە ئامادەین بۆ ڕوبڕووبوونەوەی داعش. دەژڵێت ئەو هێزانەی لە بەرامبەر گەریلادا جێگیر کراون پێویستە لە بەرامبەر دوژمنانی گەلەکەماندا جێگیر بکرێن. ڕاشی دەگەێنێت تێکشکاندن و ڕوبڕووبوونەوەی داعش بەهێزی زۆر و پیشاندانی لە ڕاگەاندنەوە نابێت پێویستی بە یەکەی بچووک بچووک هەیە و پێویستە هێرش بکرێتە سەریان. وتەبێژی ڕاگەاندنی هەپەگە دەژڵێت ئەو جموجۆڵ و سەرهەڵدانەوەی ئەنجامی پلانێکە و تورکیا لەو پلانەدا بەدەر نییە. بە تایبەت لێدوانەکانی ئەو گروپانەی تورکیا دروستی کردوون لە ناوچەکەدا ئەو هێرشانەی داعش کە هەیە باشترە لە پلانەکە تێبگەین. یەکتاش لە ڕێگەی ئاژانسی فرادنیویزەوە ئاشکراشی کردووە تێکشکاندن و ڕوبەڕووبوونەوەی داعش بە هێزی زۆر و پیشاندانی لە ڕاگەاندنەوە نابێت پێویستی بە یەکەی بچووک بچووک هەیە و پێویستە بۆ جۆرە هێرش بکرێتە سەریان. هەپەگا لەو بوارەدا بە ئەزمونە و بە ئەنجامیش گەیشتووە. سەرباری بەدەنگهاتنی بەڕێوەبەرەتی پۆلیسی سلێمانی و بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و خێزان و خودی قوبات تاڵەبانی بکوژانی ئەفسەرەکەی پۆلیس لە سلێمانی دەربازی دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان کران. شەوی چواری کەنونی یەکەم لە کاتی جێبەجێکردنی ئەرکی یاسایی خۆیاندا نەقیب محەممەد لەتیف ئەفسەر لە نووسینگەی ڕۆژڵاتی سەر بە بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و خێزان کوژرا و سێ پۆلیسیش بریندار بوون کە برینی دوان لە پۆلیسەکان سەختە. شارپرێس لازاری سەرچاوێکی متمانە پێکراوە و زانیاری گرنگی دەستکەوتووە لەبارەی ئەوەی ئەو سێ کەسەی ڕوبەڕووی هێزەکەی پۆلیس بوونەتەوە پێکهاتوون لە باوک و کوڕێک و کەسێکی دیکە و هەر سێکیان توانیویانە دەربازی دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان ببن و ئێوارەی ڕابردوو لە ڕێگەی دەروازی باشماخەوە دەربازی خاکی ئێران بوون. بە گوێرەی و زانیاریانی بە شارپرێس دراون ئەو سێ کەسەی بکوژی نەخێب محەممەدن لە دوو ڕۆژی ڕابردوودا لە گوندێکی نزیک عربەت حەشاردراون و بەشێکیش لە هێزە ئەمنیەکان ئەو زانیاریانیان لا هەبووە بەڵام بەهۆی پشتیوانی بەرپرسێکی باڵای سەربازی هەرێم هێزە ئەمنیەکە هیچ جوڵەیەکیان بە ئاراستەی دەزگیرکردنی بکوژانی نەقیب محەممەد نەکردووە. شارپرێس بۆ بەدواداچوونی زیاتر لەسەر ئەو پرسە پەیوەندی بە دەستگا ئەمنیەکانی سلێمانیەوە کرد لە وەڵامدا سەرجەمیان بێئاگایی خۆیان نەو هەواڵە ڕاگەیاند و جەختیان کردەوە لە هەر کوێیەکی خاکی هەرێم بن فەرمانمان پێکراوە دەستگیریان بکەین بەڵام نەمان زانیوە چوونەتە خاکی ئێرانەوە. وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان هۆشداری دەداتە ئەو کەناڵ و سۆشیال میدیانەی گرتەی ڤیدیۆیی ساتەوەختی هێرشەکانی داعش یان وێنەکانیان دژی پێشمەرگە بڵاو دەکەنەوە. بە گوێرەی نووسراوێکی بەڕێوەبەرەتی گشتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوەی وەزارەتی ڕۆشنبیری ئاگاداری گشت میدیا بینرا و پۆرتاڵەکان کراوەتەوە
بە هیچ جۆرێک ئەو وێنە و ڤیدیۆیانە بڵاو نەکەنەوە کە لەلایەن تیرۆریستانی داعشەوە بەرهەمهێنراوە و تایبەتن بە هێرشەکانیان بۆ سەر هێزەکانی پێشمەرگە و خەڵکی سیڤیل. ئەوە ژوون کراوەتەوە لەبارەی بڵاوکردنەوەی ئەو وێنە و ڤیدیۆیانە بەبێ ئاگایی. ئەم کەناڵانە دەبن بە ڕایاڵێکی میدیایی تیرۆریستان و لەوێوە ترس و تۆقاندن و دڵڕاوکێ لە نێوان هاوڵاتیاندا بڵاو دەکەنەوە. هۆشداریش دەدات هەر کەناڵێک پێچەوانەی ئەم گشتاندنە هەڵسوکەوت بکات ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی دەبێتەوە. پاراستنی یاسایشی نیشتیمانی و ئاشتی کۆمەڵایەتی ئەرکی سەرشانی هەموو لایەکە، بۆیە پێویستە پابەندی یاسا و ڕێنماییەکان بن. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا، شاد و بەختەوەربن.